میوانداری خاتونێکی دەزانگینمان کردووە ئەم مێزەی پرۆگرامی ڕۆژێکی نوێی بە خواردن و شیرینە جۆرا و جۆرەکانی ڕازانۆتەوە. خاتو کوێستان سەلام، ئەمڕۆ میوانی بەرگەی دەزرەنگینی ڕۆژێکی نوێیە. خاتو کوێستان سڵاو لێ بە زۆر بەخێر بێ. دەست خۆشی لێ بکەم، دەستە خۆش بێ، زۆر ماندوومان کردی. بەخێرگیانتان بێ، با دەستێکی گفتوگۆکانمان لە ئەزمموی تۆ دەست پێ بکەین. خاتو کوێستان لەکەیەکەوە دەستی کردو بە دروستکردنی خواردن. نزیکەی 7 ساڵە بەهۆی ئەوەی کە تاعینات و تەخەڕوجم کردو ئەو شتانە نەبوو، خۆمایە ئەم ئیشە بۆی بێ ئیش نەبم، ئیسفادەیەکم هەبێ بۆ خێزانەکەم بەبێ ئیشدا نەنیشم لە ماڵەوە، هۆکارەکەی بەس ئەوە نەبووە. دەستە خۆش بە کێ فێری خواردن کردی سەرەتا؟ بە حکمی ئەوەی کە لە داخلی بووم، ئیتر زیاتر لە داخلیەوە فێر بووم و لە پور و لە خوشک و پرسیارێ لە تۆ لە یەکێکی تر بۆ شەوەیە ئەوە بەیزباری فێری لە داخلیشەوە فێر بووم. بەڕاستی تەنیای زۆر فێریکرم لە ئەوروپا، ینی زۆر کار لە ماڵێکا بە تەنیای مەزبوط دەرزی لێ وەرەگری. تۆش ڕۆژە خواردنمان بۆ ئای بەسەر چاومێژەوە مێزەکەتان ڕازێن بۆ دەستەکان جاوەڵا خواردنەکانە من نەخۆشم، نازانم پرسیاری چی بکەم. هەر بۆن و بەرامی خواردنەکانیش بەڕاستی زۆر دەتوانین بڵێن بە چەند بەشێکە نایەتی، هەم شیرینی هەم لە یاپراخ بە دوو شێوەش کردوێتی، وابزانام سڵقیش و گەڵامێش. بەس پێم بڵێ جا ئەم یاپراخی گەڵامێوە حکمەتی ئەم بەرسیلەیە چێ لە سەریداناوە؟ ئەوە لەبەر ئەوەی ئەوە گەڵامێوە بەرسیلەکەش تازەوە پێ ئەگادیت، گەڵاکەش گەڵای تازەیە. هەرشەستەکەم بەرسیلە شتێ کردەوە نیە؟ بەرسیلەشم کرۆتە ناوەکەی و بۆی تۆزێ مزر بێت بەڵێ لە بنی مەنجەڵەکەی بەڵێ بەڵێ باشە زۆر کەسەیە بۆ ئەوەی کە یاپراغەکەیان مزر بێت ترش دەرچێ بەداخەوە زۆر کادلی مندۆزی و هەنێشتی تر هەیە بەکارێن، بەڵام تۆ ئەتوانی هەڵگیرێت ئەو بەرسیلێش بیکەیتە زەرفی پانگوینەوە لە فرێزەروشتا هەڵگیرێت. بۆنی زۆر زۆر خۆشە بێ بینەران ناخۆش بامتان بێ ئەم یافراخە زۆر حەزەکەی تۆ. وەڵام من زۆر حەزم لەو شفتەیە بۆ ئاری لی دوورخستمەوە، نازانم بۆچی، با من تامێکی شفتەکە بکەم. ئاری جان خە منە بێ تاقیەکەینەوە. زۆر زۆر نۆشی گیانتان بێ، نۆشی گیانتان بێ. ئەمە چی تێ کردوێت ئەم یافرا؟ ئەمە بەس سەوزەواتە بەبێ هیچ دا و دەرمانێک، بەس شیوت و پیازە و بنەکەشی بەرسیلە و پاخلەمداناوە بەبێ هیچ دا و دەرمانێک. ئەمەش و ئەویش نابێ دا و دەرمانی تێ بکرێت. دەستخۆش بە شفتەکەشی زۆر بەتەمەنە. ئەمە قسە لەسەر یاپراخی گەڵامێ بکەم. یاپراخی گەڵامەیەکێکە لەو خواردنانەی کە پێویست بەوە ناکا گۆشت و شتی تێکیوە نیە، کە گۆشتی تێگەی تامەکەی ئەبا بەتەئەکید هەموو خواردنێک بە گۆشتەوە خۆش نییە. زۆر ڕاستە باشەکان لانا یاپراخی گەڵامەوە زانی؟ ئەیزانم ئاوا دەرەچێت قەت وەکوانم بەڵام ئەوی منیش ناخۆش نییە، خۆش دەرەچێت ڕۆژێکم بەسەرە زۆر چاکە. باشە کوێستان خان جگە لە یاپراخی گەڵامێ و یاپراخی سەرقی شت لەگەڵ خۆتا هێناوە، خۆت زیاتر حەزت لە کامیانە، کامیان زۆرترە خۆی؟ زیاتر گەڵامێوەکە ئەخۆم بۆ فستیڤال و سڵقەکە عافو زیاتر سڵقەکە ئەخۆم بۆ فستیڤال و شتەکانیش هەستەکەم زیاتر سڵقەکە سەرف ئەوێ خەڵک زۆرترین داوای ئەوە ئەکات، وەکو کڕیاری زۆرتر داوای سڵق ئەکەن. دەستی خۆش بێ بێگومان ئافێتان من خۆم وەکو خۆم زۆرتر حەزم لە سڵقە بەڕاستی سڵق خۆشترە لە لای منە حەزی لە گەڵامێ. لەگەڵەوەی باباسێکی ئەم شێوازی ئەم کێکانە ئەمە کێکەوە ئەمە چه جۆرێکە؟ ئەوە کێکی تارتە، کێکێکی سادەیە و قاوەیەکی بۆ ئەگریتەوە و کەمێک چارەسە بەسەریەوە بەڵێ ئەوە قەزوانە بەسەریەوە ناوکی قەزوان. ئەمیش هەر کێکە هەر هەمان کێکە، بەڵام ئەمیان کەرەمێلی پێوەیە و ئەویان قاوەی پێوەیە. بڵێ بۆچی کێکی ڕەنگە زۆری نەما زۆر جوان ئاوا دەرنەچیان پەیوەندی بە چیەوە هەیە؟ پەیوەندی بەوە هەیە هەر زۆر نابێت کێکیت. ئەو کێکانەیەکی دوو هێلکەیتیایە بووی بوون ساردیشنەیە و بەڵام ئەبێ ئاردی کەم تێ بکەی ئاردەکەش جوان جوان ببێژیتەوە بۆی پان نەبێتەوە و پێشتریش غازەکە گەرم ئەەکەی کە وەختێک کێکەکەشمان کردە ناو فڕن غازەکەی بۆ کەس ئەەکەین ئەو کاتە. زۆر باشە. ئەمە ناوکی قەزوانە لەسەر ناوکی قەزوانەگیان زۆر باشە. بەڵێ ئێستا زۆرە لە دوکانی چەرەسەکان زۆرە بۆ شیرینی و بە ئامادەکراوی هەیە بەڵێ زۆر باشە. جا کفتەش هاتووە لانە ئەگەر هاوکاران یارمە من پێویستم بە قاپێکە بێنم ئەگەر ئالێمانەنێ دەست خۆش سپاس دانێشان بەمە منلانە زۆر باشە. کوێستان لە ساعت چەنەوە تۆ خەریکێم خواردن دروستکردانە بوویتە من دوێنێ لە پێشەنگایە بووم. بەڵێ چۆن فرێ هەموو شەوکە هاتمەوە تا ئیشی ئەوەم کرد مناڵەکان و
ئیشی ماڵەوەم کشتی پێشانگاکەم شۆر سعات 3 شەو تۆزێک خەوتم 3 شەو هەستامەوە تا ئێستا و کاتە خەریکی ئەمانە بوو لە شە ساغ بێ جا بەڕاستی هەمیشە خانمان ئەرکیان قورسترە هەم سەرقاڵی کاروباری ناوماڵن هەم سەرقاڵی دروستکردنی ئەم خواردنە خۆشانان یاخوا دەست و چاوە خۆش حەزەکەی تۆ کفتەکەی زۆر ناسک دیارە هەر کار لەوەش دەرما زۆرە و خەری بۆ دەستمە پشکێ ئەمە کفتەی بڕوێشیان کفتەی بڕوێشە گیانە باشە کفتەی بڕوێشی زۆر کەسەیە زۆر ئاوا ناسک نییە تۆ چی و تێ کردووە بەس کفتەکەیە بڕوێشەکەی بۆ قسێنی و خوێتی ئەەکەی هیچتر بەڵام ئەبێ بەتەنکی بکرێت و ناوەکەی زۆر شێلانەکەی هیچی ناوێت بەس ئەوەنە ئەیکە ئاویتی ئەەکەی بەخۆی ئەخسێت باشە بەڵام ئەبێ زۆر تەنکی بکەیتەوە و ناوەکەی قیمەشتی زۆرتیابێ زۆر باشە ئەی ئەگەر کفتەی برنج دروستکەی بۆ نمونە ئەوی شەر ئەینەن ئەوە دروستێکیان جیاوازی دروستکردن ئەو جیاوازە کفتەکە برنجەکەمان ئەبێت لە پێشا برنجەکە لێ بنین کە دوای لێمان ناسار بۆ جوان بیشێلین و بە هەمان شێوەی ئەو قیمەشتە و ئەکیتە ناوەکەی بەس ئەو سوورکردنەوەی ئەم شلەی هەیە زۆر باشە دەستە خۆش بێجا گرنگی بە زەڵاتە ژەی تۆ ڕەنگە زۆر هەبێ زۆر زەڵاتی بەلاوە زۆر حەزم لە سەوزەڵاتە و ئەتوانین لە بری ژەمیش بخورێ خاستن ئەوەیان بۆ کەسانی ڕێجی مەکەن ئەتوانن لە بری ژەمیش ئەو زەڵاتەیە باشە بۆ نمونە زەیتونە پەنیرەیە دایەمە خوێی تێناکەی ئەو شتانێتت سوێرن لە بری ئەوە ئەکەوێت تایبەتی بۆ کەسان زۆر باشەکەیان کێشێکی زۆریان ئەو ژەمێکی تەواو لە بری ژەم ئەخورێت باشە ئەمەشیان زەڵاتەی بەینجانەکەیان زۆر باوە ئەمە شێوازی دروستکردنی ئەم زەڵاتەیە چۆنەیە بگومان ئەزانین بۆ نەخیار و تەماتۆ بیبەر و ئەمانەیە بەڵام ئەو سۆسەی کە بۆ یەگریتەوە ئەو سۆسە حازر هەیە زیرەیتی ئەەکەی لەگەڵ خوێە و مایۆنزهینەکەیان کە چەپەکەیتی ئەەکەیت و بەو شێوەیە باشە بەس بانجانەکە سوورەکەیتەوە بیبەری ئەلوانیش زۆر گرنگە بۆ ناو زەڵاتەکان چکە تامێکی تایبەتی هەیە و ڕاستە لەگەڵم خواردنە خۆشەیە ئەمە کردو بە پیشێک بۆ خۆ شوێنێکی تایبەت هەیە بێ کە بۆ منە ئێستا بێبینەرانەکانمان ناخۆش من ئاوا لێرە شفتا خۆم کفتا خۆم هەندێک کەس هەیە خواستی لەسەری بێ ینی بۆ نمونە بۆنێکی تایبەتێ بێ داوا لە تۆ بکە ئەم چەند جۆرە جیاوازە خواردنی بۆ خۆم شیرینانی بۆ دروست بکەیت بەڵێ بەپێی داواکاری ئەو کەسەی کە ئەیەوێت پێشتر ئاگادار مەکاتەوە بۆ بۆنەی بوێت بۆ منەچڕێگایەکە تۆ ئاگادارەکە لە ڕێگەی تەلەفۆنەوە هەیە پێیج ئیش ناکەم چکە وکوتم ئەبێ زۆر لەسەر موبایل بیت و بەردەوام خەتت هەبێ بەڵام مشتری خۆمم هەیە لە ڕێگەی تەلەفۆنەوە پێشتر ئاگادار دەکاتەوە بڵێ ئەڵێ بۆ ئەوەنە نەفەر بۆم بکە بۆ ڕۆژی ئەوەنە و سعات ئەوەنە خاتی کوێستان پێی دیشینی و دوکانی تایبەتی خۆشانی بەڵام لە ماڵ خەڵەکە ئەیناکە دەست و چاوە خۆش بێ بەڵام ئێمە ببوورە ڕێکخراوێکمان هەیە ڕێکخراوی هوەری دەست هەفتە بازارمان هەیە لەوێ ڕۆژانی پێنجشەممە و جمعە و ڕۆژانی مناسەبە و تەخەڕوج و بۆنەکان لە پارکی ئازادین بە سەرپەرشتی کاکسیروان و بێگەرخان زۆر سوپاسیانەکەین بەڕاستی کۆمەڵە گەنجێکی بڵێم دانەمەزرا و بە ئیش لە خۆ ئەگرن شوێنێکیان بۆ کردوینەتەوە و ئەتوانین ئیسفادەی سپاسی بێگەرت خام کەم هەمیشە کە پەیوەندی پێوەکە مەڵم پێویستم بە خاتونێکی دەزرانگینە بۆ فلان ڕۆژ ڕاستە و خۆ کەسانی وەکو ئێوە بەتوانە و شارەزامان بۆ نێرێ ڕێمەسڵامانیانەکەن بەڕاستی ئەتوانین لە ڕێی ئەوانەوە کۆمانەکەنەوە ئیسفادەیەکی تایبەتی ئەەکەین لێ ئەگەر بینە سەر ئەمە ئەم کولیچەیە شێوازی ئەم کولیچایی کە ئامادە کرۆ چەند جۆرێکی جیاوازە ئەمانە هەمووی خۆت کردوتە یان فڕنی تایبەتی خۆتەیە بۆمانە خۆم هەیە و خۆم ئەیکەم لە ماڵەوە لەوانێ من لەوانەیە هاوڵاتیان زیاتر داواکاریان زۆرتر بێ ئەمە هەر بۆ منداڵ باشە هەم خۆت ئێواران دانیشی چایەکی بۆ لێنی باشە خات و کوێستان ئێستا ئەو خاتونانەی کە سەرقاڵی خواردن دروستکردن یاخود ئەمایان کە کردو بە پیشەیەک بە حکم ئێوەی لە ئێستا هاوڵاتیان ڕەنگە زۆرتر بۆ منە گرنگی بە جەستەی خۆیان بن حەزکەن خاون لە شولارێکی ڕێک بن زۆر کات ئەو خاتونانی کە وەکو تۆن گرنگی بە جۆرە خواردنێکیان کە بۆ ڕێجیمیش باش بێ بۆ کیتۆ باش بێ بۆ زۆرێک لە شێوازەکانی ڕێجیمی تریش باش بێت تۆ تا چەند گرنگی بەمانایی لە خواردنەکان تا هیچ بابەتێکەیە کە ڕنگدانەوەی هەبێ لەمڕۆوە بەڵێ بەتە ئەکیید وەکو مرۆن زۆر بەکار نایەنین ئەبێ بزانین ئەو شتەی کوالەتی بەکاری هێنی چییە و داو دەرمان زۆر بەکار نایەنین
زیاتر سەوزەوات بەکار ئەهێنین لە شفتەیە لە زەڵاتەیە لە یاپراخەکانە تەنانەت لە کێکوشتەکانیشمانە شەکر زۆر کەم بەکار ئەهێنین زۆر باشە خۆش شتێکی تریش کە سەرنجیمنی ڕاکێشام شەکرەیە هەل لە سەرەتاوە حەزی و لە سەرەتاجێکی پێکردینەوە زۆر حەزەکەم فێری ئەمە بم شەکر بڵێنم زۆر کەسەی ترا ئەو کەسانی کە بەتەمەنن یاخود وەکو تۆ کە بۆ نمونە لێ هاتوون زۆر بە جوانی ئەم شەکرا کوڵان ئەمە چی و چیتیایە ناوەکەی ئەوە شێوازی کوڵانەوەی ئەم شەکرانە چۆنە گیانەکەم ئەوە ناوەکەی زەنجەفیلی تایە بۆ لەگەڵ قەزوانەکەیە ناوکی قەزوانەکەیە بەڵێ شێوازی کوڵانەکەشی لە پێشا کەمێک شەکرەکە خاوەکەیتەوە بەبێ ئاو باشە دوایی ئاویتیەکەین و شەکرەکە تا خستە بێتەوە بەو شێوەیە دەرەوە بۆ خۆی ناڵم لە پێشا کەمێک لە شەکرەکەی بۆ ئەسووتێنین زەردی ئەەکەین اینجا شەکری تری بۆ ئیزافاکەین و ئاویتی بە چەند جۆری کەشێ خەڵکێ بە گوێز بە فستق ئەیکەی ئەمە زەنجەفیل شیرینە بۆی شیرینەکەی ببڕێت سەبی بڕێت بەڵێ دەستەکان دەستە خۆش بە خاتوان جارێکی تر لە شساغ بێ مادوومان کردی سپاس بۆی کە ئەم خواردنە جۆرا و جۆران و لەگەڵ خۆتا دروستکرد و هێناوتە لە شساغ بێ بە هیوای بەردەوامیت